شو من ئایندە محەممەد یاریزانی یانی سیروانی هەڵبجەم ماوەی حەوت ساڵە بەشداریم لەم هونەری بەرگریەدا کردووە لەسەر دەستی سۆنسی ئەیوب کە هەموو کات سوپاسێکین کە بەخشانەی مێگەاندوێتە ئەماستە و لە ئێستاشدا خاوەنی پشتێنی ڕەشی شادەی یابانیم و هەروەها لە ئێستاشدا بە سەرپەرشتیشی هان ئەیوب مەشق ڕاهێنانەکان بە کچانی یانی سیروانی هەڵبجە دەڵێمەوە و توانم بڵێم کە خۆشبەختانە کە ئێستا زۆرترین یاریزان ڕوو لایەنەکەمان دەکەن کە ئەوەش جێ خۆشحاڵیە بۆ ئێمە کە کچان ڕۆژ بە ڕۆژ ڕوو لایەنەکەمان دەکەن و بەشداری زۆرترین بچوڵەکانمان کردووە بچوڵەی ناوخۆی و بچوڵەی دەرەکی کە هەموو کاتوانیمانە لەیەکی باش بۆ کوردستان و عێراق بەدەست بێنین و ببینە جێگەی شانازی بۆ هەڵەبجە و کۆتا بچوڵەمان لە شاری کرماشان بۆ کە بە تیمێکی 48 کەسیەوە توانیمان دومی پاڵەوانێتیەکە بەدەست بێنین و بەداخەوە کە لە کوردستاندا کەمترین بچوڵە بۆ کچان ڕێک دەخرێت کە ئەوەش مایە نیگەرانیە بۆ کچان چونکە تاکو و بچوڵەی زیاتر بکرێتەوە یاریزانەکان زیاتر هەندەدرێن و هەروەها ئەو کاتە تەمرینیان زیاترە بێت و ڕاهێنانەکانیان بە باشی زیاتر ئەنجام بدەن. منام هەنی کاروانە دانیشتوی شاری هەڵەبجەم لێرە خەریکی کاراتیکردنم لەسەر دەستی کاک ئەیوب من بۆ ماوەی 2 ساڵ لێرە خەریکم بەشداری چەند بتوڵەیەکم کردووە لە بتوڵەیەکە لە ئێران ناتوانیم پلەی سێم بەدەست بێنم مەدالیای برۆنز لێرە هەموو کچەکانیان یاری ئەەکەن بەڵام دایک و باوکان زۆر تەلەبەکانیان نانێرن لەبەر ئەوەی ئەڵێ ئەم یاریە بۆ کوورکراوە بۆ کچ نەکراوە بەڵام وانە بۆ کچیش کراوە لەبەرەوەی بتوانێت پارێزگاری لە خۆی بکات لێرە کاک ئەیوب ئەتوانێت فێرماکە لە یانەی سیروانی هەڵەبجە لێرە هەموو کچەکان تەمرین دەکەن و باشترە بن و کاس و مەدالیای زیاتر بەدەستێنن.